بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما. ركني چارەم لە ڕوکنەکانی ئیسلام دیارەکە ڕۆژوگرتنە الصيام لە زمانی عەرەبیدا بە مانای الئیمساک دێ، خۆگرتنەوە. ئینجا خۆگرتنەوە بە شێوەیەکی گشتی وەکو خوای گەورە باسی مەڕیەم دەکا کە دەفەرمی ئینی نەذەرت للڕەحمانی صەوما، ئەمن نەذرم کردیەکە لە بۆ پەروەردیگاری خۆم بگرمەوە. لێرە مەبەستی خۆگرتنەوەی لە قسەکردن، خۆگرتنەوەی لە قسەکردن. سیام لە ڕووی شەرعیشەوە دیارە کە بریتە لە خۆگرتنەوە لە هەر شتێک کە ببێتە هۆی شکاندنی ڕۆژوەکەت کە خواردن و خواردنەوە و غەیری ئەوانە باسی دەکەین لە بەیانەوە لە کاتی کەوا نوێژی بەیانی دەبیت و فەجری صادق لە ڕۆژ هەڵات بە دیار دەکەوی هەتا ئەو کاتەی ڕۆژ ئاوا دەبیتن. خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئەو ڕوکنەیە لە ساڵی دووەمی کۆچی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام لە ساڵی دووەم فەرضی کرد لەسەر موسڵمانان بەو ئاەتانەی کە خوای گەورە دەفەرمێ یا ئەیوها الذین ئامەنوا کوتیبە عەلەیکم الصیام کەما کوتیبە عەلی الذین من قەبلکم. ئەی بڕوادارینە ئەو ڕۆژیە لەسەرتان فەرز و واجب کرایە وەکو لەسەر ئەوانی پێشوو، کەواتە دیارە قەومان و ئومەتانی پێشووش بە جۆرێک لە جۆرەکان ڕۆژوویان هەر هەبووە، بەڵام شێوازەکەی و چی بخۆن و چی نەخۆن و ڕۆژوەکە لە چ بیتن ئەو تەفاسیلە جیاواز بووە. ئەگەر ناوەکو عیبادەتێک ڕۆژوو لە ئومەتانی پێشوو لە شەریعەتەکانی پێشووش هەر هەبووە. ئەویش لە بۆ چ خوای گەورە دەفەرمی لەعەلەکم تەتەقون، لە بۆ ئەوەی تەقوای خوای گەورە بکەن، سنوورەکانی خوای گەورە بپارێزن. ڕۆژوو ڕاهێنانەکە لەسەر تەقوا کە دوایە باسی دەکەین ئەو پند و حیکمەتانەی کە ئینسانی موسڵمان لە ڕۆژوو فێری دەبیتن چۆن ئەو تەقوایە بەدەست دێتن لە ڕۆژووگرتن. دیارە ئەوەش خوای گەورە سوبحانەهو وتەعالا کە واجبی کردیە ئیلا لە بۆ کەسانێک نەبی کە عوزریان هەیە، ئافرەت ئەو کاتێکە لە بێنوێژیدایە دەتوانیت ڕۆژووی نەگری، بەڵام لەسەری واجبە وەکو نوێژ نییە کە لەبەرەوەی کەمترە و دەتوانی پێی ڕابگاتەوە لە کاتەکانی دیکە ڕۆژوەکەی خۆی بگریتەوە، یان نەخۆش یان مسافر کە دیارە نەیتوانی دوایە دەبی بگریتەوە، ئیلا کەسێک کە هەر نەیتوانی نەخۆشیەکەی بەردەوام بوو ئەوە هەنجی دەتوانی فیدیەی لە جیاتی بدرێتن. مەرجەکانی بە ڕۆژوو بوون، ئەو کەسێک کە بە ڕۆژوو دەبی یەکەم دەبی موسڵمان بی، دووەم دەبی مکەلەف بی. مکەلەفیش کە عولەما دەفەرمون مکەلەف یعنی بالغی عاقل بی، ئەو کەسە کە ڕۆژووی لەسەر واجب بی دەبی گەیشت بیتە بلوغ و ئەهلی عەقڵ بی، لەسەر شێت و لەسەر کەسێک کە بەتەواوی لە هۆشخۆی دەچیت و ماوەکی زۆر لەسەرەوانە واجب نییە کە عەقڵی لەدەست دەدا. سێمینیان دەبی خاوەن ئەو عوزرانە نەبی کە باسمان کرد، و چارەمینیان توانای ڕۆژووگرتنی هەبی، توانای جەستەیی کەوا بتوانی بە ڕۆژوو ببی. ڕۆژووش بەگشتی لە دوو ڕوکنی سەرەکی پێک دێتن. ڕوکنی یەکەمیان ئەوەیە نیەتی هەبیتن، نیەتی هەبی لە بۆ ڕۆژووی فەرز دەبی نیەتەکە پێش دەست پێکردنی ڕۆژوەکەیبی، پێش بەیانی بە نیەتی دڵ نیەتی هەبیتن کە ئەو ڕۆژەی دێتن ئەو بەنیازە بە ڕۆژی بیتن. ڕوکنی دووەمیشی بریتە لە خۆگرتنەوە لەو شتانەی ڕۆژوو دەشتێنن لە بانجی بەیانیەوە تا بانجی مەغریب. ئەو شتانەی ڕۆژوو دەشتێنن چییە؟ ئەو شتانەی ڕۆژووش دەشتێنن دیارەکە خواردن و خواردنەوەیە، بە هەر شێوەیەزێک کە شتێک بچیتە ناو کۆ ئەندامی هەرز، خواردن بیان خواردنەوە بیتن ڕۆژووی دەشتێنیتن، ئیلا کەسێک کە لە بیری بچیتن نەزانی کە بە ڕۆژی بووە، خوای گەورە سوبحانەهو وتەعالا وەکو تەخفیفەک وەکو ئاسانکردنەک لەو کەسەی خۆش بووە کە لە بیری دەچیتن شتێک دەخوا یان دەخواتەوە. و هەروە شتێک کە لە ڕێی چاوی یان لە ڕێی هەر کونیلەکی بچیتە ناو جەستەی و جەستەی تەغذیە بکاتن وەکو برێ خۆراکی بداتن ئینجا بەرەو طبعاً کۆ ئەندامی هەرسی ئینسانی بچیتن لە هەر ڕێیەکی لە کەپووی بچیتن یان لە شوێنێکی دیکە مادام بگاتە کۆ ئەندامی هەرس، نەک بە دەرزی و ئەوانە کە لە عەزەڵەی دەدرێتن، ئەوە وەکو تەغذیە نییە، وەکو خواردن و خواردنەوە نییە.
یعنی هەر شتێک کە بگاتە هەناوی ئینسانی کۆندامی هەرسی ئینسانی کە شوێنی خواردنە بەوەی دەشتێتن بەڵام غەیریوی هەتا گەر مەسەلەن شتێک بچیتە ناوچاویشیان شتێک دەرزیەک لێ بدرێتن نەگاتە ئەو کۆندامی هەرسەی مەسەلەن کون نەبوو بیتن نەخۆشەکەوا نەبوو بیتن جاروێ لە زجی لە شوێنەی کونە کرایە ئەو خواردنەوە هەردەستەوە ناو ماعیدە و کۆندامی هەرس ئەوها نەبیتن ئەوە ڕۆژووی پێناشچێ خۆڕشانەوە بە عەمدی کەسێک ڕشانەوەی بێ بەخۆی خۆی بڕشێنیتەوە ئەوە ڕۆژووی دەشتی ئەگەر بەبێ دەستیوی ڕشاوە ڕۆژوەکەی ناشێتن وەجیماع عەمدەن بچ کەسێک بستە لای خێزانی عەمدەن ئەوە ڕۆژوەکەی دەشتێتن یان مقدماتی جیماع بکات و جیماعەکەش نەکا بەڵام ئاوی لێبێتن ئەوە ڕۆژوەکەی دەشتێ بە هەر حاڵەتە کە بەخۆی ئاوی لە خۆی بینیتن ڕۆژوەکەی دەشتێ و هەروەها لە بۆ ئافرەتانیش تووشی حەیض بیتان تووشی نیفاس ببیتن ڕۆژووی دەشتێ و کەسەشیش عەقلی لەدەست بدا بە شێتی یان بە هەر حاڵەتە چی دیکە لە خۆچوونەچی درێژمەودا بە تەواوی هۆشی لە خۆی بچیتن ئەو کەسەش ڕۆژوەکەی دەشتێتن یا کەسێک مرتد ببیتەوە والعیاذ بالله کوفرەچی بکاتن کەلیمەی کوفر یان فعلەی کوفر بکاکە مرتد بیتەوە دوای ئەگەر موسڵمانیش بووتەوە ئەو ڕۆژوەی دەشتێتن. خوای گەورە سبحانه وتعالى ئەو ڕۆژوەی کە واجب کردێ چەندان حکمت و فەوائیدی تێدایە کە ڕوحی ئەو عیبادەتەیە یعنی ئینسان وەکو ظاهیرن خۆی دەگریتەوە لە خواردن و خواردنەوە بەڵام لەو ئەوەیە ڕاهێنان بکاتن تربیە بدرێتن لەسەر چەندان معانی زۆر بەرز بەهۆی ئەو ڕۆژوەی یەکەمین و گەورەترینیان ئەوەیە کە ئینسان فێرە تەقوا فێرە مراقەبە یعنی ئەوە کە خوای گەورە چاودێرە بەسەرت فێرە ئەوە دەبیتن خوای گەورە کە فەرموویتی لەو کاتەی لەو کاتەی دەبی هیچ نەخۆی و نەخۆیەوە ئەوە تەقوایە سنووری خوای گەورەیە سبحانه وتعالى سنوورەکی دانایە لەو کاتەی لەو ئەو کاتەی ئەمن نابی هیچ بخۆم نابی هیچ بخۆمەوە نابی جیماع بکەم کاتەوە سنوورەکە کە ئەوەم تەطبیق کرد ڕاهێنانێکی زۆر مهمە لەسەر تەقوا و ڕاهێنانێکی مهمە لەسەر ئەوەی خوای گەورە مراقیبە لەسەرت لۆ ئەوەی ئینسان لە سبەینەی تا ئێوارەی هەموو کات خۆ کەسەکی لەگەر نییە تەنها خوا سبحانه وتعالى ئاگای لێ ئەگەر نەدەتوانی بە فێڵی ئاو لە دەو خۆوەرکردنی هەندێک ئاوی بخواتەوە بە عن قەست ئەو ڕۆژوەکەی لە لای خوای گەورە سبحانه وتعالى شکاو لۆی هیچی لە بۆ نەما با لە لای خەڵکیش برێن بە ڕۆژوو بووە کەواتە لۆیە خوای گەورە لە حەدیثی قودسی دەفەرمی الصوم لي وأنا أجزي به چونکە عیبادەتەکە لە ئەوەلی هەتا ئاخری تەنها خوای گەورە ئاگای لێە ئەو کەسە ئەگەر ئیخلاصی نەبیت و جۆرێک لە جۆرەکانی ئیخلاص و تەقوا نەبیتن ئەو ڕۆژوەی دەتوانی لە پێش خەڵکی بدەی بە ڕۆژی مەولای خوای گەورە سبحانه وتعالى ئەو ڕۆژوەی بشتێنیتن کەواتە ئینسانی لە ئیخلاصی ڕادەینیتن لەوەی ڕادەینی کە خوای گەورە چاودێرە بەسەریەوە ئەو بەسە کە چاودێر بیتن گوێ لە خەڵکی نەبیتن و لە تەقوای ئەو ئینسانی لێ ڕادەینیتن وهروەها ئەو ئیخلاصەش کوو کە فێرە ئینسانیش دەکاتن کە تەنها چاوەڕێی پاداش لە خوای بکات سبحانه وتعالى لۆیە یەک لە عیبادەتەکانی در کە عیبادەتێکی دڵە فێرە ئینسانی دەکات الاحتسابە من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه بإيمان وفير يكم پیش ئەوەی کە بە ڕۆژی بی بەنیەتەکی ئیخلاص کە خوای گەورە فەرزی کردیە ئیمانم پێ هەیە کە ئەو داینایەوە ئەمن بە ڕۆژی دەبن ئەو ئیمانەنە دووەم لە کاتی بە ڕۆژی بوونی احتیساب دەکات احتیساب چییە ئەجر و پاداشتەکەی تەنها لە خوای گەورە چاوەڕێ دەکاتن و ئومێد و هەتا دەرەجەی یەقینی هەیە کە ئەوە ضایع نابی ئەو عەمەلەی لە پێناوی خوای گەورە سبحانه وتعالى ئەنجامی دەدا ئەوەش زۆر مهمە چونکە ئینسان ئەگەر کار و کردەوەچی بکە نرخی لە بۆ دانەنەیە بڕێ وەڵی ئەوە هیچ نییە شەوق و زەوقی نابی بەڵام کاتێک کە ئەتو کار و کردەوەیەک دەکەی و بە درەجەی یەقین دەرێ وەڵی ئەگەر ئەمن کار و کردەوەکەم بە پێی مەرجەکان بیتن یەقینم هەیە پاداشتی هەرە گەورە ڕەزامەندی خوای گەورە ڕێز لێنان لە ناوی خوای گەورە و بەهەشت بەهۆی ئەو کار و کردەوە بەدەستی هەنجی
زۆر بە شەوقەوە زۆر بە دڵخۆشیەوە ئەو عیبادەتەی لە پێناوی خوای گەورە ئەنجام دەدا ئەوەش ئیحتیسابە کە زۆر مهمە ئینسان لە عیبادەتەکان هەیبیتن و ڕۆژوو گەورەترین عیبادەتە کە ئینسانی فێری ئەوەی دەکا حیسابی کەس ناکە چاوەڕێی ئەجر لە کەس ناکە تەنها لە ئەڵڵا نەبی جەلە جەلالوه کەلۆیی بە ڕۆژی دەبی وەیەکێک لە حیکمەت و سوودەکانی دیکەی ڕۆژوو ئەوەیە کە ئینسانی ڕابینی لە ناو 12 مانجی مانگەچی تایبەت بکە وەکو خولەچی دەورەچی ڕای بهێنی لەسەر چەند معانی زۆر بەرز لەسەر عیباداتی بەرز ئەو مانگەی تایبەت بکە عیبادەتەکانی بەعام زۆر بکاتن بە فرسەتی بزانیتن چونکە ئینسان لە ژیانی خۆی ئەگەر لەسەر شتێکی بەردەوام لەسەر یەک ڕتمی بڕواتن نەوع لە بێزاری و مەلەل دەیگریتن بەڵام گۆڕانکاریەک لە 12 مانگەکان مانگەکی تایبەت لەوەی عیبادەتەکان زۆر بکە لەوەی بەخۆدا بچیتەوە لەوەی برێ وڵای ئەمن ئەو 11 مانگەی لەگەڵ تێکەڵبوونم لە دنیاە و کەسابەت و فلان و فلانی بڕک لە عیبادەتەکان و هەز دەکەم دوور دەکەمەوە ئەو مانگە دێتن بە ئینسانی ڕادەگاتەوە ئینسانی دەینیتەوە سەر ڕێچکەی خۆی بەبیری دەینیتەوە لۆ ساڵی داهاتوو زاد و زەخیرە و تەقوا پەیدا بکاتن کە ئینسان زۆر پێویستی بەو مەحەطانەیە بەو وێزگانەیە کە بە خۆی دابچیتەوە کە پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام لەو حەدیثەی ئیمامی مسلم ڕیواەتی کردی دەفەرمی ئیذا جاء رمضان فتحت أبواب الجنة وغلقت أبواب النار وصفدت الشياطين خوای گەورە سبحانه وتعالى کاتێکە ئەو مانجی ڕەمەزانە دێوە دەرگاکانی بەهەشت دەکاتەوە دەرگاکانی دۆزەخیش دادەخرێ و شەیطانەکانیش زنجیر دەکرێن مەبەست لەوەی ئەوەیە کە فرسەتەکی تایبەت لەو مانگەی دێتە پێش ئینسانی لەوەی عیبادەتی تێدا بکە لەوەی لە خوای گەورە زیاتر نزیک بیتەوە لەوەی خۆی ڕابێنی لەسەر تەقوا لەسەر ئیخلاص لەسەر ئەو مراقبەی خوای گەورە و هەستکردن بە چاودێری خوای گەورە ئەو معانیە بەرز بەرزانە کە دڵی ئینسانی پێویستی بەوەی ڕابهێنرێ جەوەکی تایبەتی لۆ دروستبی لەوەی ئەو تەقوایە دروستبی هەندە ئاسان نییە ئەو خۆڕاهینانە ئەو مانجی ڕەمەزانە فرسەتەکە لەلایەن خوای گەورەوە لەوەی ئینسان خۆی لەسەر ئەو معانیانە ڕابینیتن یەک لە معانیەکانی دیکە ئەوەیە بەڕاستی ئینسان بەردەوام لە تێربوون و بەردەوام لەوەی خۆی نەگریتەوە لە هیچ شتێکی بە تایبەتی لە خواردن و خواردنەوە کە گەورەترین پێداویستی ژیانی ئینسانە دڵی بەڕەو ڕقبوون دەچیتن دڵی ئینسانی نەرم دەکاتەوە و لایەنی توغیانی نەفس لا دەداتن چونکە ئەو نەفزە دواتە جڵەوی لە بۆ شلکەی زیاتر داوا دەکا بە هیچ تێر نابی بە هیچ پڕ نابیتەوە بەڵام کاتێک کە نەفست تۆزێک ئەزیەت دەدەی تۆزێک لێی کەم دەکەیەوە ئەو زە ئەتوو دەتوانی سەیطەرە لەسەر نەفسی خۆت بکەیت ئەو زە دەتوانی کۆنتترۆلی بکەیت ئەو زە تێدەگەی کە ئەو نەفسە زۆر زەعیفە یعنی ئەسەرێک هەیە وەکو تەنها ئیستیشهادی پێ دەکەین وەکو پند و ئامۆژگاریەک دەڵێن کە خوای گەورە کە نەفسی ئینسانی دروست کردی وەکو نەفس گوتیتی ئەی نەفس ئەتوو چێ گوتیتی ئەی خوایە ئەتوو خودای و ئەمنیش ئەمنم ئەتووی و ئەمنیش ئەمنم بەڵام کاتە خوای گەورە برسی دەکاتن دەری ئەی نەفس ئەتوو چێ دەری ئەی خودایە ئەتوو ڕەب العالەمینی و ئەمن هیچ نیمە فعلا یعنی ئەوە وەکو دەرس و ئامۆژگاریەک نەفس کە لە دووی بدەی زۆر تۆغیان دەکات زۆر سەرپێچی دەکات زۆر خۆی لەبیر دەکاتن بەڵام کاتێک کە تۆزێک خواردن و خواردنەوە و حەزەکانی لێدەگریەوە هەنجی زۆر گچکەیە زۆر ئاسانی دەتوانی کۆنتترۆلی بکەیت کەواتە فرسەتەکە لەوەی ئینسان تربیەی نەفسی خۆی بدە بەهۆی ئەو مانجی ڕەمەزانەی و هەروەها یەک لە حیکمەت و فەوائیدەکانی دیکەی بە ڕۆژی گرتن ئەوەیە کە ئینسان تەدریب دەدا لەسەر وازهێنان لە خراپەکان لە هەندێک شت خووە گوناحە وەکو خووەک ئینسان فێری دەبیتن بەڵام ئەو ڕۆژوە فێری دەکاتن کە بتوانی واز لەو خوانە بینیتن ئێستا مەسەلە کابرایەک تووشی عەرەقی دەبیتن ئیدمانی پێوە دەگری خۆی پێوە دەگری تووشی مادەی هۆشبەر دەبی تووشی خوان خواستە زینای دەبی تووشی جنێ و فرۆشی دەبی زمانی پیسە دەی وەڵاهی لێ ڕاهاتی مە زمانەکەم وا لێ ڕاهاتیە جوێنی نەدەم ناحاوێمەوە جاروێ ئینسان ئەو گوناحانە خۆی پێوە دەگری ئەو ڕەمەزانە دێ فرسەتەکە وەکو خولەکی ڕاهێنان دۆ ئەوەی ئەو خووە خراپانە بتوانی لە خۆی دابڕنی دەرێ ئەی نەفس ئەوی حەلالیشە لە ڕۆژەکانی دیکە خواردن و خواردنەوەی ئەویشت لێ دەگرمەوە لۆ ئەوەی فێربی
دەبی لەنەوە پاشواز لە ئەو شتانە بینی کە حرامە لە هەر 12 مانگەکەی، یعنی ئەو شتانەی حەلالە لە مانگە چی لە خۆت بگرەوە لۆ ئەوەی فێربی دەرسە چی وەرگری کە ئەو شتانەی حرامە لە هەر 12 مانگەکەی ئینسان لی بە ڕۆژی بی ئیمتیناعی تێدا بکە، ئیمساچی لێدا بکە و دەستی و زمانی خۆی لەو شتانە بگریتن. پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام دەفەرمێ وإذا كان يوم صوم أحدكم فلا يرفث ولا يصخب فإن سابه أحد أو قاتله فليقل إني امرؤ صائم. كاتك إنسان بروجيا دبي ڕۆژیەکەی هەر ئەوە نەبی خواردن و خواردنەوەی لە خۆی بگریتەوە، بەڵکو کاتێکەوە قسەی خراپ و فاحیشە کەسێک پێی دەرێتن یان کەسێک تووڕەی دەکاتن جوێنەک و خراپەچی دەڵێ بڕێ ئەمن کەسەکەم بە ڕۆژیمە وەڵامی نەداتەوە کەواتە فێرە سەبر دەبی، فێرە خۆگرتنەوە دەبی، فێرە ئەوە دەبیتن کە خۆی لە گوناح و تاوانەکان بپارێزیتن. لە گرنگترین ئەو حکمت و فەوائیدانەی دیکەش کە هەیە ئەوەیە کەوا ئینسانی لێ ڕادەینی هەست بە حاڵی فەقیران و هەژاران بکە، ئەو کەسانەی نان نییە بیخۆن. لەبەرەوە ئینسان عادەتەکی هەیە نەفسی ئینسانی بە قسەت و هەرچەند برێ وەڵاهی فلانە کەس حالی ئەو هایە و ئەوەندە فەقیرە ئەوەندە هەژارە و نان نییە بخوا، دڵ و نەفسی ئینسانی زۆر ڕاناچڵە چیە بەس کە بەخۆت ئەو حاڵەتت بەسەر هاتبی ڕۆژەچی بەخۆ لەنا ئەو حاڵەتەی ژیابی کە ئەو کەسەیە ئەو جا هەنجینێکە بە حەقیقەت هەستی پێ دەکەی. خوای گەورە سوبحانەهو وتەعالە لێمانی دەوێتن کە ئەمە بە حەقیقەت هەست بە حاڵی هەژاران بکەین، هەست بە حاڵی کەسانێک بکەین کە نان نییە بخۆن، کە ئاو نییە بخۆن. ئەو هەستەیە کاتێک لەو دروست دەبیتن لە هەزار محازەڕەی لە هەزار شەرحکردنی لۆ ئینسانی گەورەترە، لۆی ئەوە بە عەمەلی دەبی ئینسان ئەو ئێش و ئازاری ئەو خەڵکە هەژارەی ببینیتن، اینجا پێی بکرێ یارمەتیان بدا، پێی بکرێ سەریان بخە. ئێستا خەڵکی کە دەبینی لە غەزەی مەسەلا ئەزیەت دەدرێن و حیساریان لەسەردا دەندرێ، بێخۆراک دەکرێن و بێ ئاو دەکرێن، ئەو ئینسانی موسڵمانە دەبی لە ڕۆژی بوونی خۆی بەبیری بێتەوە، هەست بەو حاڵەتەی بکە، هەوڵ بدا لەوە یارمەتیدانیان و لە بۆ سەرخستنیان، دەبی ئەو ڕۆژیە فێری ئەو حەقیقەتەی کردبیتن. و یەک لە حکمەتەکانشی ئەوێ ئینسانی فێری سەبر، فێری ئارامگری دەکاتن کە سەبر لە هەموو کاروبارەکانی ئینسانی زۆر پێویستە و زۆر گەورەیە. لەبەرەوە تو هەر عیبادەتە چی بکەی پێویستت بە سەبرە لەوەی ئەنجامی بدەیت، خۆت لە هەر گوناحەکی پارێزی پێویستت بە سەبرە لەوەی خۆت لێ بپارێزی، هەر قەزا و قەدەر و موسیبەتەکەت بەسەر دێ پێویستت بە سەبرە لەوەی ئارامی تێدا بگری. هەموو ئەو حاڵەتانەی ژیانت سەبرت پێویستە. کەواتە سەبر لە چه فێر دەبی؟ یەکێک لە گەورەترین دەرسەکانی ڕۆژی ئەوێ ئینسانی فێری سەبر بکاتن. یەک لە فەوائیدەکانی دی ئەوێ ئینسانی فێری شکر دەکاتن، شکری ناز و نیعمەتەکان. ئینسان کاتێک کە شتی زۆر لە بەردەستی بوو، ناز و نیعمەتەکانی لە بەردەستی بوو، قیمەتی دەکنی نامینێ، لەبەرەوەی ئولفەتیان پێوە دەگری وە دەزانی هیچ نییە، بەڵام کەسی برسی دەزانی قیمەتی پاروەنانەکی چییە. کەسێک کە زۆر تێنیبی ئەو جا دەزانی قیمەتی قومە ئاوەکی چییە. ئەو کاتێک کە ئینسانیش بە ڕۆژی دەبی ئەو جا دەزانی ئەو ناز و نیعمەت و خۆراک و خواردنەی بە زۆرەها شێوە خوای گەورە خەڵقی کردیە چەند نیعمەتەکی گەورەیە، دەزانی چەند فەزلەکی گەورەیە، دەزانی چه خالقەکی گەورە خەڵقی کردیە. دەبینی ئەمە ڕۆژەکانی 11 مانگی ساڵێ نیسکمان لۆ لێ دەنێن زۆر پێمان مهم نییە، یان زۆر تامەکی خۆشی لێ ناکەی، لۆ لەبەرەوەی بە زۆری وایە زۆر برسی نینە کاتێک کە دەیخۆن. بەڵام لە ڕەمەزانان کاتێ فتار دەکەی و نیسک دەخۆی ئەو جە دەزانی فعلەن نیسک زۆر بەتامە، بەڵام هەستەوەرەکانی تی و زمانی تو باە هەندێ برسی نەبووە کە هەز بەتامی ئەو نیعمەتەی خوای گەورە بکە، هەنجی زیاتر شکرانەی ئەو نیعمەتەی دەکەی، زیاتر فکر لە دەسەڵاتی خوای گەورە دەکەیەوە کە بە نیعمەتی خۆی چ شتێکی خەڵق کردیە. وەیەکێکی دیکە لە گەورەترین حکمت و فەوائیدەکانی ڕۆژی ئەوەیە کە ئینسان تەغذیەی ڕۆحی بدە، خۆراک بداتە ڕۆحی. لەبەرەوەی ئینسان لە ڕۆح پێکاتیە لە جەستە پێکاتیە، جەستە وەکو لیباسە بەرگە پۆشاکە لە بۆ ڕۆحەکەی، ئەسڵەکەی بە ڕۆحی ئینسانە. ئینسان کو پێویستی بە خۆراکی جەستە هەیە بخواتەوە لەوەی جەستەکەی ژیانی بکاتن،
پێویستی بە خۆراکی ڕۆحیشی هێلۆی ڕۆحەکەی ژیان بکە. ئەو کەسەی خۆراکی ڕۆحی نەدا کە ذیکر و یادی خوای گەورەیە، کە قورئان خوێندنە، کە عیباداتی خوای گەورەیە، جەستەی نامریتن بەڵام ڕۆحی دەمری. ڕۆح مردنیش لە جەستە مردنی خەتەرترە. پیغمبر صلی الله علیه و سلم دەفەرمێ مثل الذي يذكر ربه والذي لا يذكر ربه كمثل الحي والميت. نمونە یەک کەسە یادی خوای دەکەوە یادی خوای ناکە وەکو مردوو زیندووایە. ئەو مانگە زیاتر مانگەکە لۆ ئەوەی خۆراکەکی زیاتر بدرێتە ڕۆح و جەستە خۆراکی کەم بی. تا جەستە خۆراکی زۆرتر بدرێتێ، ئەو مەعیدە و ئەو جەرگ و هەموو ئەندامەکانی لاشە خەریک دەبن بە هەرسکردنی ئەو خۆراکەی وەکو مەعمەلەکی دەنگەورە ئیش دەکەن، ڕۆحی وەکو برێ بێدەنگ دەکەن. بەڵام کاتێک ئەوان بێدەنگ دەبن تۆزە ئیسراحەت دەدرێتە لایەنە جەستەیەکەی، لایەنە ڕۆحیەکە بەقووەتر دەبیتن لەو کاتانەی کە لایەنی جەستەیی تۆزێک ئینسان لی دەگریتەوە. کاتە ئەو هەموو دەرس و ئامۆژگاری و پەندە لە ڕۆح و فەلسەفەی بەڕۆژووبوون هەیە و زۆر زیاتریش کە ئینسان بەڕاستی زۆر پێویستە کە ڕۆژی گرت، ڕۆژی گرتنەکەی وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی هەر نەخواردن و نەخواردنەوە نەبیتن، ئەو مەعانیانەش لەگەر فێر ببیتن، ئەوجا بەڕاستی دەزانی کەوا خوای گەورە سبحانه وتعالى ئەو ڕوکنە گەورەی لە پێناو چ فەرض کردیە و ئەو مەقاصید و مەبەستە سەرەکیانەش کە لەو ڕوکنەیدا هەیە لێی وەدی بینی و بەدەستی بخاین. وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم.